مامستا من نینۆکم درێژە باشە ئەلحەمدوللا باڵاپۆشم بەس نینۆکم درێژ نینۆکی خۆمە درێژ ینی بۆیە و جوانکاری شتم نەکردووە ینی هەر ڕاهاتم گوناحبارە من بێ نوێژی بردێ هەر نینۆکی سروشتی خۆمە خوشکە کەم جارێ مەسەلەی نینۆک درێژی ئیسە سێری نینۆک پەنجەکانی منکە هیچ نینۆک درێژی لە صیفەتی ئینسانی موسڵمان نییە 10 من الفطرة خوای گەورە دەشتی کردووەتە فیتڕەتی ئینسان فیتڕەت یعنی پاکی باشە خوای گەورە ئەمە بەخشیوەتی بە ئینسانی موسڵمان یەک لەوانە تەقلیم الأظافر نینۆکردن کەواتە ئەوەی کەوا نینۆک درێژەکە ئەو صیفەتە جوانی لە دەست داوە کە صیفەتی فیتڕەیە صیفەتی پاکێتی ئەوەی لە دەست داوە و شوێنی کێ کەوتووە شوێنی ئەو کەسانە کەوتووە کە بە دوای مۆدێلاتە ئاگەڕێن کێ بە دوای مۆدێلاتە ئاگەڕێن هیچ خوشکێکی موسڵمان بە دوای مۆدێلە ناگەڕێت هیچ برایەکی موسڵمان خەڵکێکی موسڵمان بە دوای مۆدێلەوە نییە بە دوای چیەوەن بە دوای فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دوای کەلامەکەی ئەڵڵاوە کەواتە ئەمە شوێنکەوتی کێیە شوێنکەوتی غەیری موسڵمانانە وی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من تشبه بقوم فهو منهم تۆ مادام باڵاپۆشیت و عابایت و حیجابێکی جوان ئەبێ لەم ڕەوشتەشا لە ڕەوشتی موسڵمان بچێت من هەموو جار وتومە عەجیبم وێت ئەو ئافرەتانەی کەوا نینۆک درێژ ئەکەن و لە چکش ئەدەن بەسەریانە عەجایبم دێ بەڕاستی عەجایبم دێت نازانم لێرە یا شوێنی شەیطان کەوتوونە بەڵام لێرەشا بەگوێ ڕەحمانیان کردووە من لەمە تێ ناگەم بەڕاستی چونکە ڕاحەتم مامۆستا لەگەڵێکینا بڵێ بۆ جوانی پیشانی خەڵک دەم نانە ئەو شتە نییە بەس بۆ خۆمە یانی شتەکە لەبەرەوەم وت بەس ئیشاڵڵا مادوو شتەکەوە ئیشاڵڵا یەکەم تاو چه شرینەکەم مەسەلە ڕاهاتن نییە مەسەلە ڕاهاتن نییە بۆ دەستی خۆم پیشانی خەڵک دەم نانە شتیوان نییە وزين لهم الشيطان أعمالهم أو الشيطان بوماني جوانك إسا سيري كأو نينۆکانە سبين وايا باشا والله أجر إسار رج بوايا هموتان سبيتانا كرت سور بوايا يعني بالعكس فطرة الخوا بالعكس أو خلقيك خوا لسري أمي دروس كردوا باشا أو تا خلق شاوي رشا صوزيكا صوزة رشا بروي رشا أشي قاويكا أشي زرديكا قجي رشا أشي نازان سبيكا سبي الرشيكا إلا بالعكس خلقندكاني خوا جوليتو